بیستویەکی ئایار ڕۆژی جیهانی چایە. چاخۆرەکان عاشقی خواردنەوەی چان. یەکێک لەوان دەڵێت بم خەنە زیندانێکی تاکە کەسیەوە بەس چام لێ قەدەغە نەکەن. حەزێکی زۆر تایبەتم هەیە بۆ خواردنەوەی چاو. چاژ وەکو هەموو ئەو خواردنەوانەی تر شێژی تایبەتی خۆی هەیە. بە تایبەتی ئەگەر ئینسان لە دوای نانخواردنێکی تێروتە سەر یاخود خواردنێکی چەور حەزێکی زۆری بۆ چا بێت. منیش خۆم یەکێکم لەوانەی کە ڕۆژانە ڕێژەیەکی تا ڕادەیەک زۆر چاخۆمەوە. ئەگەر بەوەی ماڵ و حسابی کەین لەوەی کە ڕۆژانەی نەدەرە و لەگەڵ دۆستان و برادەران دائنیشین و چاخۆینەوە لەوە چێ نزیکەی 9-10 چا بخۆمەوە. لەبەر دەرکی سەرای سلێمانی گەنج و پیر دانیشتون و دەمەتەقێ دەکەن و بەدەمەوە چا دەخۆنەوە. زۆربەیان دەڵێن چا حەزێکی تایبەتە و کات و سات و گەرما و سەرمای بۆ نییە. چا چێژێکی تایبەتی هەیە و کوردوەتەنی گوڵی مەجلیس و میوانیەکانیشە. طبعا من حەزێکی تایبەتی مێ بۆ چا خواردن، یعنی ڕۆژانە بۆ 8 بۆ 10 چا خۆن لەبەن تا ئێوارە تا شەو و ئەمڕۆ ساڵی یادی دروستبوونی چایە. وەڵی بڵێ بۆ خەمە ژوورێک و سێژنەکەم ئەقۆ بەدەیەم. ئەی طبعا بێگومان حتمما ئینسانێک کە فێر بوو چای خوارد بەردەوام شتێک کە فێر بەردەوام ڕات لەگەڵە ناتوانین یعنی واز لێ بێنین مەگەر مقدراتێک شتێک بێ یا شتێک نتوانین یان نەخۆشی بێ مەجالی نێن بڕواکە جاریەوە من نەخۆش کەوتوم لە خزان کەوتوم حەزم لە چاکەوە تاکو ئاوکەم نەوێت. کەس هەیە لە ڕۆژێکدا دەوترێت 50 چا دەخواتەوە. هەشە لە بەیانیەوە دەست دەکات بە خواردنەوەی چاو. کابرای چاچیش زۆر جار لی تێک دەچێت. چەند چای داوە بە چاخۆرەکە؟ وەڵی چا خواردن ئارەزووە، هەیە ئارەزووی لێیە ئارەزوویە بەیانیانەی خوا کاتی بۆ نییە بڵێنیانی بەس زیاتر ئاسران خەڵک کە لە داوام تەواو بێ لێرە ئیسراحەتێکەکە شتێکەکە زیاتر چاخوا. وەڵی ئەزای چی تا بۆم کرێشتی باشێنم تا بۆم کرێچای باشێنم هەنی لە بەپی خواستی مشتریەکانم ئەڵێ جاریوەیە چاکە تفتە یان نەوەیەکە ئەی گۆڕم چاکە ئاگۆڕم. کورد دەڵێت چا لە دوای نان خواردن خۆشە، بەتایبەت دوای خواردنی چەور. چا لەگەڵ نانی بەیانیش دەخورێت، لە پێش نان و لە دوای نان و لە میوانی هەمیشە چا هەیە. یەکەم جار چینیەکان چایان چاندووە لە ساڵی 1610 یەکەم باری چا گەیشتۆتە ئەوروپا و لە دوای سەردەمی عەباسیەکانیش چا هاتۆتە عێراق و ئێستا بە یەکەم خواردنەوە دادەنرێت لە عێراق. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.